لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە بە ڕۆژی سیندوڕاگرتن و یادکردنەوەی جینۆسایدی هۆلۆکۆست دیاری کراوە. گەلانی جیهان لە دنیاە ڕێز لە قوربانیەکانی خۆیان دەنێن، یادیان دەکەنەوە، یادیان زیندوو ڕدەگرن، جینۆساید و ئەو تاوانانەی دەرحەقیان کراوە بە گوێینەوەکانی نوێیدا دەدەن بۆی کە بزانن لە ڕابردوودا ئەم گەلە چه قوربانیەکی داوە. باس لەم بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد حەمەد ساڵح تۆفیق کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕ و شارەزان لە بواری جینۆسایدە. مامۆستا سڵاو لێوێ زۆر بەخێربێ بەخێربێ سەرچاو. مامۆستا سەرەتا با لەوە دەست پێ بکەین بۆچی 27 مانگ دەستنیشان کراوە وەکو ئەم ڕۆژە؟ ڕاستەکەی 27 یەک دەستنیشان کراوە کە ڕۆژی جینۆسایدیان وەکو ڕۆژی خۆی ڕاستتر بڵێن وەکو ڕۆژی یادکردنەوەی هۆلۆکۆست. ئەلبەت پێشەمو شتێک هۆلۆکۆست گەورەترین جینۆسایدی چرخی نوێیە کە تێدا پاش هاتنی نازیەکانی ئەڵمان بۆ سەر حکم لە ساڵی 1933 بە پێی فەلسفەیەکی تایبەت فەلسفەی نازی کەوتنە پاکۆدان و قڕکردنی جوولەکە. ئەمە لەو کاتەوە کە هاتنە سەر حکم 1933 وردە وردە ئەوان بەو ئاقارە ڕۆیشتن دەستنیشانکردنی جووەکانی ئەڵمانیا، فەرمانکردن بە خەڵکە هیچیان لێ نەکڕێت، مۆرکردنی پاسپۆرت و تەسکەرە و جیاوازەکانیان بۆ شتێکی دواتر، شتێکی سامناکی دواتر کە دواتر بەمە هۆلۆکۆست کەوتەوە. ئەلبەت لە ساڵی 38 شەوێکیان دیاری کرد لە مانگی لە 9 ساڵی 38 شەوی شکاندنی شوشەی پێڵێن کریستاڵ ناختوە ئەڵمانیەکەی. لەو شەوە هەزاران نزیکە 7,000 دوکانی جوولەکان لە بەرلین و لە شارەکانی تری ئەڵمانیا سووتان، 1500 و ئەوەندە سیناگۆگیان پەرستگەی جوولەکانیان سووتان، هەر ئەو شەوە 100 کەسیان کۆشت. ئەمە زەمینە خۆشکەر بوو بۆ شتێکی دواتر کە ساڵی 39 جەنگی جیهانی دووەم دەستی پێکرد لە پراوێزی ئەو جەنگا ئەوان کەوتنە قڕکردنی جوولەکە. قڕکردنی جوولەکە ئەڵبەت دەیان سنتەر یان کەمپی کۆکردنەوە و قڕکردنیان دروست کرد، ئەوی کە سەرەکی بێ 47 دانە بوو. ئەم 47 دانەیە حەڤەی لە ئەڵمانیا بوو، 9 لە پۆڵەندا بوو. وڵاتەکان تەبعاً ئەو کاتە نازیەکان هەر لە ساڵانی 39 تا 40 تا 41 زۆربەی وڵاتانی ئەوروپایان کردیانی لە ئەوروپا بەس بەریتانیا بەدەربوو نەگیراگینا زۆربەی وڵاتەکانی ئەوانە ئیتر وەکۆڵێ دوو لە فەڕەنسا، دوو لە نەرویج، یەک لە فلان شوێنێک لە فلان شوێنەوانە ئەوانە جوولەکەیان ئەگرت و لەو شوێنانە بەندیانەکردن و اینجا وردە وردە بە شێوەیەکی سیستەماتیک ئەیان کرد. گەورەترین کەمپی قڕکردن و کۆکردنەوە و قڕکردن کەمپێک بوو لە خۆی 9 کەمپیان لە پۆڵەندا بوو. یەکەم جار نازیەکان دەستیان بەسەر پۆڵەندا ئەگرت. ئەم کەمپە پیانەوت ئاوژویست. کەمپێکی گەورەیە، تقریباً 91 هکتار ڕووبەرەکەیەتی. لەم کەمپە من بەش بە حاڵی خۆم چوون بۆ ئاوژویت، سەردانم کردووە لە ساڵی 2015 لە یادی 70 ساڵەی هۆلۆکۆستە ڕۆشتوم و ئیتر شتێکی سامناک لەوێ نزیکەی 1.5 ملیۆن خەڵک سووتێنراون، لەوانە 960,000 جوولەکەی. ئەلبەت نازیەکان نەک تەنها بەس جویان نەئەکۆشت، کەم ئەندامی دەرونی و جەستەیی، قەرەج، زۆربەی چەپەکانی ئەڵمانیا و شیوعەکان و چەپەکانی ئەڵمانیا و ئەوروپاچی دەستیان پێکرد، نزیکەی 100,000 کۆمۆنیستیان کۆشت. ئەمانە نزیکەی 186,000 مقاومەی پۆڵۆنیان کۆشت، پۆڵەندیان کۆشت، یعنی
بەو 6 میلیۆنەوە کە قڕکران و سووتێنران و یان لە برسا بە نەخۆشی فەوتان 5 میلیۆنی کەش لەم بابەتانیان نزیکەی 11 میلیۆن بەم سیاسەتە و بەم فەلسەفەیەی حزبی نازی ئەڵمانیا قڕکرا. بۆ دێمە سەر پرسیارەکەی جەنابەت بۆ 27 ئەلبەت ئەم شوێنێکی بەڕاستی ئاوژڤێز لە خواروی پۆلۆنیایە نزیکەی 6 کیلۆمەترێک لە خواری کراکۆف شاری کراکۆف پایتەختی کۆنی پێشوارشەوە پایتەختی کۆنی پۆلۆنیا بووە. ئالێرە ئەو خەڵکانیان ئەوە کردووە لە 27 مانگە کە لە شەرق و غەربەوە پاش ئەوەی تر لە ساڵی 45 نازیەکان دایان لە شکست پاس ئەو پاش تاوانە زۆرەی کە کردیان سامناکەی کە کردیان لە حربی عالمی دووەمان نزیکەی 45 میلیۆن خەڵک فەوتاوە لە شەرق و غەربەوە. لە شەرقەوە جێشی سووری سۆڤێتی هجوومیە کرد پاشەوەی نیوەی یەکی سۆڤێتی ئەو سەردەمێکی گرتبوو ئەڵمانە. لە غەربیشەوە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان فەرەنسا و بریتانیا و ئیتالیا سەر هینی ئەوە بوو نازیەکان بوو ئەوانیش بۆ کۆڵێ تەنگیان بە ئەڵمانە هەڵچنی بوو تاوایان لێ کرد و کۆڵێ محاسەرەی بەرلینیان کرد و لە مانگی 5 ئیتر بەرلین گیرا و هیتلەر خۆی کوشت و نازیەکان تەواو بوون و ئیتر وردە و لەکەوت نەقڕکردیان بۆ 27 لە 27 ئەو ڕۆژە بوو کە سوپای سووری سۆڤێت هینی گرت ئاوژڤیتس کرد ئەو شوێنە سامناکەی کە 1.5 میلیۆن خەڵکی تیا قڕکرا و سووتێنرا ئەو شوێنە لەو ڕۆژاگیرە. بەڵێ باش ئەوە 27 لەمەوە اینجا ئیتر نەتەوە یەکگرتوەکان ساڵی 96 ئەڵمانیا خۆی لەگەڵ وەکۆڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتیان لە ساڵی 96ەوە ئەو شوێنە بووە بە بڵێن وەکو یادەوەری کە ڕۆژی گرتنی ئەو شوێنە سامناکە هێشتا خەڵکێکی زۆر یاش هەزاران بەندیتیا بوو بێچکە لەو 1.5 میلیۆن هەندێک دەڵێن 1.5 میلیۆن هەندێک دەڵێن 1.1 هەندێک دەڵێن 1.3 ئەلبەت جێنۆساید هەروایە یعنی ڕقەمی مەزبوو بەڵام ئەگەر تۆ بچیتە ئەو شوێنە نەک ئەڵێ 1.5 میلیۆن و بەڵکو تەسەوری زیاد لە 2 میلیۆنی شەکەی کە لەو شوێنە سووتێنراوە و قڕکراوە پاشەوەی کە شوێنەکە ئەبینی و چامناکی شوێنەکە ئەبینی بەئیستەشەوە ئەوە لەوە هاتووە. تۆ چویتێتە جێگەکە ئەوەی لەوێ بینی چییە چیتیان نمایش کراوە ینی بۆ کەسێک بۆ هاوڵاتیەک بۆ نمونە تۆ کوردێک چویتە ئەوێ توانیویانە لەو مەتحەفەیە لەو جێگەیە وێنەکان بۆ تۆ بگوازنەوە؟ بەڵێ ڕاستەکەی من ساڵی 2015 لەگەڵ برادێکە چوینە ئەوێ نوێنەری حکوومەتی هەرێم ڕاستەکەی ئەمە لەسەر حسابی خۆمان چون من و برادێک کاکتا سڵێمان ڕۆیشتنەوێ ئەوان تەنها ڤیزەکەیان بۆ وەرگرتین باقیەکەی لەسەر حسابی خۆمان کەس واتە سەور نەکا من ئیفات بووم و نێراوم بۆ ئەوێ لەسەر حسابی خۆشمان لێوە بووین ئەشەبیلا بەس ڤیزەکەیان بۆ وەرگرتین و مەبەستشمان بینینی ئەو شوێنە سامناکە و ئەنجامدانی هەنێ سمینار بوو لە زانکۆی یاگیلۆنیا لە کراکۆف هەر لەبارەی ئەنفال و جینۆسایدەوە لە کراکۆف و لە وارشۆش طبعاً کە تۆ ئەچیتە شوێنەکە ڕاستەکەی یەکەم جار طبعاً ئاوژڤیتس 3 بەشە ئاوژڤیتسی یەکەم ئاوژڤیتسی دووەم ئاوژڤیتسی سێم ئاوژڤیتسی یەکەم 22 قاعەیە ڕێکیان خستووەتەوە لە هۆڵەکانە ئەمە یەکەم جار لە طبعاً ئەو شوێنە لە چلۆ کار ئەکا وەکو مەعمەلێکی سووتاننی خەڵک هەتا 45 تا ئەم 27کەی کە من لەگەڵ جەنابتا باسێکەم تا ئەو کاتە خەڵکی سووتانوە ڕۆژانە بە سەدان کەس کە ئەچیتە ئەو شوێنە ئەلبەت دەستگایەکی با پێشەوەی دەستگایەکی زۆر سەرسوڕهێنەرە ئێمە یەکەم جار چوونە لای طبعاً سەر بە حکوومەتی پۆڵەندیە ئەم شوێنە دکتۆر پیوتەرێ مەسئولی بەشی ئەبحاسە پرسیارمان لێ کرد لەسەر ئەنفال و جینۆسایدی کورد زۆر باش شارەزا بوو
ئەیوت ئێمە تا ئێستا ئەم یادی هەفتا ساڵ لە 45ەوە کە کۆتایی هۆڵۆکۆست و کۆتایی جەنگی جیهانی دووەم هاتووە تا ئێستا ڕۆژانە مەبەستمان قسانەکەم ڕۆژانە نەک ڕۆژانە عەفو ساڵانە 7,000 بەڵگەنامەمان دەست ئەکەوێ بەکڕین بە هەدیە بە چیچی ئیتر ئەنواع و ئەشکاڵ لە وێنە ساڵانە 7,000 بەڵگەنامەمان دەستەکەوێ و هێنین ئەم شوێنە یعنی کاچیتە کە خۆت شوێنەکە ئەبینی باسی ئەنفال و جێنۆسایدی کوردمان لێکردوانە وتی من زۆر ئاگادارم بەڵام ئێوە لەکوێوە هاتوون لە سلێمانیەوە ئێوە لە ناو سلێمانیە ئەو وەختە پرسیارێکی سەیری لێکردم ڕژەمی عێراق دەستی بۆ ئەبردن وەکو کورد وتی من ئاگادارم لە ئەنفالی ئێوە لە کانتری سایدیانی لە دێهاتی کورداوانە وەکۆڵێ دەستیان بۆ ئەبرد بەڵام ئەو وەختە ئەڵمانەکانیان ئێمە ئەگەر جوولەکەیەک لە جنوبی ئەفریقایش بێت سەر هەڵبدا ئێمە لەوێش ئەچین ئەیان گرین و ئەیان کوژین شتەکە جیاوازی هۆڵۆکۆست لەگەڵ جینۆسایدەکانی ترا تەنانەت جینۆسایدی ئەرمەنیش کە نزیکەی 1.5 ملیۆنی تیا فەوتا و قڕکرا و ئەوانە جینۆسایدەکانی تری جیهانە ڕواندا کەم بۆ دیات کوێ ئەوانە وتی تۆ پرسیار وتی من جوونیم من ئیسرائیلی نیم من کەسێکی پۆلۆنیم بەڵام ئەگەر لە شارەزاکانی ئەوان پرسی ئەوان جینۆسایدەکەی خۆیان جیا ئەکەنەوە لە هەموو جینۆسایدەکان پێڵێن یۆنێک پێڵێن ئەوەی ئێمە شتێکی تایبەت بۆ ڕاستەکەی دواتر ئێمە 2 ڕۆژ لە بەیانی سعات 8ەوە تا ئێوارە سعات 5 ئەسوڕاینەوە هێشتا تەواویشمان نەکرد لەگەڵ کەسانێکا لەگەڵمان هاتوون ئەلبەت ئەو شوێنە تۆ ئەچیتە ئەوێ پارەیەکە دەیب ئەو پارەیە کە بۆ یە کە سدرێن نزیکەی 35 دۆلارە ئەمە وەکۆڵێت داهاتیشە بۆ ئەو شوێنە لە ئاوشڤیتس یەکەم جارکە چیتە ژوورەوە بە ئەڵمانی لەسەری نووسرە ئەرەبایت ماخت فرایانی کارکە و بۆ ئەوی خۆت ڕزگارکەی بە هینێکی گەورە لەسەری نووسراوە کارکە و خۆت ڕزگارکەی ئەم خەڵکیان هێناوە ئەوەی لە تەمەنی کارکردن نبووە بەردەوام نردویانە بۆ کارکردن لە ئاوشڤیتسیا مەعمەلێک هەبووە لە مەعمەلا کاریان کردووە تا ئیتر زۆربەی لە ئەنجامی کارکردن و برسێتی و خواردنیان کەم داونەتیان نیان داونەتێ لەوێ زۆرێک لەوێ مردووە دواتر لە سەرجەکانە 22 قاعە لە ئاوشڤیتسێکە هەیە هەر طبعا کە نازیەکان لە پێش 27یەکە کاتێکە لە تەرەفی ڕۆژهەڵاتەوە جێکی سۆڤێتی نزیک بووەتەوە لە ڕۆژاواوە جێکی ئەمریکی نزیک بووەتەوە لە داخاو بۆ خنفاڵت و لە ناڵێم 47 کەمپی کۆکردنەوە و قڕکردن هەبووە لەوانە 6 لە پۆڵەندا بەس بۆ سووتان بەندکردن و سووتانن کە ئاوشڤیتس گەورەترینیانە لەو 47 تەبەن کاڵێم 47 دەیان و ئەکرێ بڵێ سەدانی تریش بووە بە ئاستی کەمتر و بچووکتر خەڵکیان تیا کوشتووە خەڵیانی هەرەوەن هەر و 47 نەبووە تۆ ئەچی نازەکان پاشەوەی چۆڵیان کردووە ئەو شوێنە و قیسمێکی کەم چەند هەزارێکیان تیا جێشتووە چۆڵکردنەکە چی بووە هەزارانیان بە پێداوە لەبەر بەرەو غەرب بەرەو نەمسا و بەرەو ئەڵمانیا بەرەو کەمپەکانی داخاو بۆ خنفاڵت و فلان شوێن و فلانمان ئەمانە لە ڕێگەت تا گەیانونیانە ئەوێ ئەوە لەم لاو لەو لاوە لە هەردوو لاوە ئەمریکا و سۆڤێتی ئەو کاتە هجووم ئەکا و ئەمریکا و هاوپەیمانان سۆڤێتیش لەم لاوە 15,000 کەس لە ڕێگا هەموو بە پێ بردوونیان 15,000 کەس لە ڕێگا مردووە ئەوانی بە شێوەیەکی سیر ڕزگار بوون کۆمەڵی جوولەکە دواتر واقعی ئەو شوێنیان نووسیەوە لەوانە ئیلیویسڵ نووسەرێکی جوولەکەی زۆر بەناوبانگ بووە و پاداشی نۆبڵی وەرگرتووە و 57 کتێبی هەیە لەوانە ڕۆمانێکی هەیە ڕۆمانەکە ناوی شەوە فعلەن شەو پیشانەدا لەوێ کە تۆ چیتە ئەوێ طبعا شوێنەکان سوستانوە لە 120یان 30 ماوەتەوە ئەچی وردە ئەو کەوچک و چەتاڵ و قاپ و چی ئەوانە وەکو تۆ چۆن لە شوێنەوارە کارەکەی ئەمانە تا ئێستا من لە یاد 70 ساڵاوان سەدان جانتا لە شوێنێکا پارێزراوە ناوی خۆی لەسەر نووسراوە تەمەەن جوولەکان لە هەنگاریاوە لە شوێنەکانی تری ئەوروپاوە
قیتار هێنراون بۆ ئەوی کەڵکی ئیشکردنی هەیە هێشتویانەتەوە بۆ ئیشکردن لە معملەکانی یا ئەو معملەی کە سەر بەو کەمپە بووە ئەوی کەڵکی ئیشکردنی نەبووە یەکسەر وەجبە 400 و 500 کردوونیان بە کورا لەوێ ئاوژویتسیەک یەک کورەی تیا بوو ئیسە دێمە سەری ئاوژویتس دوو بەرکناوی پێ ئەڵێن ئەوە 4 کورەی تیا بوو پێشەوەی چۆڵیکەن خۆیان ڕوخانە بۆیان خۆیان تەقانە بۆیانەوە یان فڕۆکەی هاوپەیمانان قەسفی کردبووانە ڕۆژانە لەم شوێنە وەکو مەعمەلی سووتاننی خەڵکیان سووتانەوە لەم 22 قاعە تۆ ئەڕۆی هەموو شتەکانت پیشان ئەدەن کە چی ڕووی داوە یعنی کەوچکێک قاپێک پیاڵەیەک لا دیواری تیا بوو لە قاعەکانە یاشوانتەوە هەزاران جووت بەس پێڵاوی مناڵ لەوێدانرا هەزاران عینەکی خوێندنەوە عینەک لەوێ دانراوە لەو لە یەکێک لە ژوورەکە هۆڵەکانە تەمان ئەم هۆڵانە هەریەکە 1000 بۆ 400 هزار درێژی 400 پانی بۆ 400 کەس دیاری کراوە کە تیا بند بن 800یان تێکردووە تەبیێنە بەرچاوی خۆتەوانە چارە خواردنێکی کەم ڕۆژانێکی پارچەنانێکی بچووکیان داونەتێ لەگەڵ چایەک یا قاوەیەکەوە خۆیان ناوێنەوە شتێکی پیس زۆربیان لە ئەنجامی نەخۆشی تیفۆ و ئەنواع جۆرە هەر نەخۆشییان تیا بڵاو بۆتوانە لێرە ئەوەی کە زۆر کاریگەر بوو بەنسبەتەوە زۆر کاری تیاکردم دەیان وێنە جووەکان دنیاە هونەرمەند دنیاە ئەدیب دنیاە خەڵکی پسپۆڕ ئەوان ئەوانیان هەڵبژاردۆ هێناوێن لەوەی ئەوەی کردووە وێنەی خۆی کێشا و وێنانە ماونەتەوە ئەڵمانەکان هەندێکیان وەکۆڵێ هەر لە ناسیەکان خۆیان هەواخوا بوون لەگەڵەوە وەسعا ڕسمیان گرتوونە و ڕسمانە هەزاران ڕسم لەوێ دانراوە هەڵواسراوە ئەوی کە زۆر کاریگەرە نەک بۆ ئێمە بۆ هەموو کەسێکی تر لەوێ ئەچی لە دیوارێکی هۆڵ لای هۆڵێک پڕە لە پەلکی ژن پەلکی ئافرەت پەلک و قژی ئافرەت پرسیارمان کرد ئەوە چییە تەبەن کەسێکی پۆڵۆندی لەگەڵمانە بوو خاڵی خۆی لە مقاومەی پۆڵەندی بوو ناوی دۆرۆسی بوو خانێک بوو لە تەمەنی دەوری 50 ساڵاوانە وتی ئەمە کە خەڵکەکەیان بۆ سووتانن هێناوە و توانێتان بین بۆ حەمام پاکسەریان تاشیون و تووکیان لێ کردوتەوە ئەم تووکانە ئەم قژە سەرانە دواتر ناردوونیان بۆ مەعمەلەکان و کراوە بە بەتانی و ڕایەخ هەر بۆ بەندەکان خۆیان تۆ لەوێ ئەگریت ناچاریانی کە مرۆڤایەتی ئەو دەردەی بەسەر هاتووە ئەمان لە بارێکە وەکۆڵێ هێڵراوەتەوە کە گەرما سەرما ئەوانە کاری تێ بکە ئەگەر ئاگرێکیش بکەوێتەوە یەکسەر کۆنتترۆل ئەکرێت سیستەمێکی دایە کە بەو شتەوە پارێزرێت کە تۆ ئەم هەموو ئینسانە لێرە و کەسەری لێکراوەتە ئەم هەموو ژنە لێرە ئەنواعی ڕنگ لەوێت ئەوەیە تەمان تۆ نابێت ڕسم بگری لە بەرەوەی تیشکی کامیرەکە یان شتێکەوانە لە ناوهێنەکە لە هەندێک شوێنێ نەبێ بەو شوێوە کراوە ئێمە دەلیلەکە بردینی بۆ شوێنێک سەری سەوزاییە و خوارەوە ئێوانە کوورە ژمارەیەک لەو کوورە ژمارەیەەکە ڕۆژانە سەدان کەس براونەتە ژوورەوە بۆ حەمامەتان بین بڵێن 200 کە هێنراوە بۆ ئەوەیە کاکەتان بین بۆ حەمام لەوێ لە هۆڵەکە دووش دانراوە ئەم دووشە و توانەمە ئاوە پاک ڕوتیانەکردنەوە اینجا زیکلۆن بی مادەیەکی ژەهرێکی سیانیدا ژەهرێکی کیمیاوی سیانیدا کردوان بەسا بێهۆش کەوتون هەندێکیان مردوون هەندێکیان هەر بەرە مەجموعە کراون بە کوورەکە و سووتێنراون خۆڵە مێشەکەیان لەو دێوە تەنانەت خۆڵە مێشەکەیان ڕانەبینەوە خراوەتە ئاوەک کراوەتە ڕووبارێک و ئەم ڕووبارە ئەچێ بۆ بەرەو سەرەوە ئەچێ بۆ بەحری بەڵتیک لەوێ کراوەتە بەحرەوە ئەو خۆڵەمێشە من دواتر لە نزیکی بەرلین لە ساکسن هاوزن ئەوش کەمپێکی کۆکردنەوەیە بەس لە ئاستی ئاوشویتزانیە ساکسن هاوزن 5 کیلومترێ لە باکووری بەرلینەوەیە خۆڵەمێشەکە لەوێ هێڵراوەتەوە خەڵکی سا چێک گوڵی زیندوی لە کراوەتە سەکۆیە گوڵی زیندوی لەسەردادرێ لەوێش کوورەیەک بووە
ئەم کوورەی ژمارەیەکە سێدارەیەک لە بەردەمەکەی هەڵواسرا بوو دانرا بوو پرسیارمان کرد ئەو سێدارەکەیە و سێدارە دۆرەسی خانم وتی ئەوە بۆ ئەو سێدارەیە کە ڕۆدۆلفیوسی تیا هەڵواسراوە ڕۆدۆلفیوس فەرماندەی ئەو کردە بەڵان 15,000 ئەڵمان و نازیەکان خەریکی ئەم پرۆسێسە بوون ڕۆدۆلفیف ئەوە بووە دوای 2 ساڵ گیراوە لە 47 تا گیراوە خۆی شاردووەتەوە حکم دراوە و یعدام کراوە لەوێ چەند سەعاتێک هەڵیان واسیوە من و تۆ ئەچین ئەوێ پرسیارەکەین ئەم سێدارێت چیە ئەمە ڕەمزە ئەمە سیمبۆڵە هەرچەنە ڕۆدۆلفیوس کە محکمەیان کردووە و قەراری ئەعدامیان دەرکردووە وەکو قسەکەی عەلی حەسەن مەجیدی لای خۆمان کردووە منەتان نەوێ من 1.9 ملیۆن پێش خۆم ناردووە بە جەهەنم کوشتوو من ئێستا شێوە چیەکەن بیکەن چەند سەعاتێ لەوێ هەڵواسراوە و دواتر خۆیان سووتانووە و تەواوە بەڵام ئەمە سیمبۆڵێکە ئەم سیمبۆڵە ڕەمزێکە کە تۆ ئەچی سەردانەکەی ئەپرسی ئەمە بڵین لە ئاوتفیتسە دواتر ئاوتفیتسی بێرکیناو نزیکەی 3 کیلۆمتر تاون مەساحەکە نازانم ئەگەر دەرفەت مابێ ئەمە باسخواسێکی زۆر دوور و درێژە بۆیە پرسیار ناکەم بۆی داد نەبڕم لە چەند دقەیە ئەم ڕعب و کارەساتە بەڕاستەکەی تەواو نابێ من بە برادرەکانی کورساتم وتە ئەمە باسی 1-2 سەعاتێکە تۆ بۆ خەڵکی بکەی نەک چەند دقەیەک بڵێن ئەمانە دواتر لە ئاوتشڤیتس بێرکیناو 300 قاعەت بووە 155 ماوە تەوان نازەکان کە ڕۆشتون زۆربیان ڕوخانووە چەند هەزارێک ماوەتەوە پەککەوتە و توانە ئەمانە خۆیان نەبرێن بازێکیان تر کە خەڵک هاتووە بوێ ڕزگاری کردوون و براون بۆ خستخانە و بازێکیان وەکۆڵێ لە ڕێگە 15,000ەکە مردوو بۆ داخەوانە لەو لاشۆ بڵین هەردوو لا کە تەنگیان بە ئەڵمانیا هەڵچنیوە پێشتر ئەم معسکەرانە ئیتر خەڵکی نیوە ژیانی عنیەوە نیە ئیتروا ئێستا ئەمرێڕوانە ڕۆژانە طبعا لە ئاوتفیتس بەرکراوە ئەم قاعانە کە نیوەی ڕووخاو و نیوەی ئێستا ماوە شەبەکەیەک ڕێگەی ئاسنی بۆ کرا ئەمە لە وڵاتەکانی ئەوروپاوە بە تایبەتی لە هەنگاریاوە لە چیکوسلۆڤاکیاوە لە وڵاتانی شەرقی ئەوروپاوە جوولەکە کۆکراوەتەوە هێنراوەتە ئەوەی تۆزێک کەڵکی بوو بێ بۆ کارکردنی سوخرا هێڵراوەتەوە ئەوی تر لەگەڵ مناڵە لەگەڵ ژن و مناڵ و ئەوەی توانای کارکردنی نەبێ یەکسەر کراوەتە کوورەکانەوە یعنی 4 کوورە بەوەی ئاوتفیتسێکەوە ڕۆژانە ئەمە کارگەی سووتانی خەڵک بووە دەوەرە مرۆڤێک ئەچێتە ئەوێ ئەو واقعە ئەبینێ و واقعەکی ئەوەندە تاڵ ئەبینی تۆ خۆت پێناگرێ مرۆڤایەتی چێ پێکراوە ئەی سلمێنی ئەمە بەڕاستی چ کارێکی سامناک کراوە لەم شوێنە لە 47 کەمپەکەی تر هەمان کارکراوە بەڵام 6 پۆلۆنیا و بە تایبەتی تر ئاوتڤیتس کە گەورەترین شوێنە ئەوی تر مەسەرە من ساکسن هاوسن کار لە نزیکی بەرلینە بینی ومە 300,000 کەسێکی تیا بەردەوام سژوە ئەم بەردەوام لە 400,000 کەس کەمتری تیا نەبووە ئەم ئاوتڤیتسە و هۆڵەکانی هەندێک لە هۆڵەکان دووقات بووە ئەم نیوە بە شەرانە کە برسی کراون و کە بەس وەکۆڵێ ئێسکە پەیکەریان تقریبا ماوەتەوە ئەوی کە ماوەتەوە دواتر ڕزگاری بووە زۆر کەم بووە لە چاو ئەو سەدان هەزار و تا ملیۆن و ئەوانە ئەمە کاری نازیەکان بووە وەکوتم نەک هەرجوو بەڵکو ئەوان بەپێ عەقیدەی نازی هەرچی کە مندامی جەستەیی و دەرونی هەیە ئەمە دوو حاڵەتیان لێکردوون قیسمێکیان لەوێ بند کردوون نەزۆکیان کردووە چ ژن چ پیا بۆی مناڵیان نەبێ ئەمانە و خەڵکانی هاوڕەگەز باز خەڵکانی سنتی قەرەج ڕۆما سنتی ئەمانە هەمووی بەو دەردەبراون بە پێ عەقیدەی نازیەکان ئەمان ناونراون خەڵکانی
خەڵکانی خوار مرۆڤ یعنی لە ژێر ئاستی مرۆڤان ئەوان ئەڵمانەکانیان بە سەر و ئاستی هەموو مرۆڤایەتی داناوە طبعاً پێشەوەی ئەم چەند دقەی قسەکانمان تەواو بێ ئێستا یادی 78 ساڵەیە لەم یادی 78 ساڵە ئێستا لە سەرانسە بە UN و بە زۆربەی ویلایەتەکانی ئەمریکا و زۆربەی وڵاتانە لە زۆربەی پەرلەماناتی دنیا ئیقراری هۆلۆکۆست کرا وەکو شتێکی جینۆسایدێکی سامناک ئەو وەختە ناوی جینۆساید نەبووە لە ساڵی 44 بەدواوە و 48 بەدواوە بڵێن ڕەفایل لمکین جوولەکەیەکی پۆلۆنی بوو محامی بووە ئەم ئیستیلاحی جینۆساید دێناوەتە پێشەوە ئێستا لە عالەمە نزیکەی 200 مۆزەخانە و ئینستیتیوتی هۆلۆکۆست هەیە لەمانە سەدیان مۆنومێنت و ئەنواعی مەتحەفەتەوە چشتی شتە بێ شتانەی کە کراوە سەدیشیان مۆزەخانە و ئینستیتیوت و مەکتەب و شوێنی فێرکردنە تەنانەت هینێکی گەورەکەیە بڵێن نەگەورە ئەوەی کە بەرچاو بێ لە ئیسرائیل هەیە یادڤاشیمی پێڵێن منیشی تۆش هەر کەسێکی تریش بەس یادڤاچیم لێدا لە کۆمپیوتەرەکە تا لە ئینتەرنێتە ئەچیتە سەر ئەوە لەوێ یادەوەریەکان زۆر بە زیینوێتی هێشتووەتەوە هەرچی ڕووی داوە لە هۆڵۆکۆستە بە وردی طبعا لە دەیان و با بڵێن دەیان مەتحەفەکانی تری دنیا مەسەن لە ئیسرائیل کە لە 48 سال لە ئەنجامی ئەم هۆڵۆکۆستە توانیوانە دەوڵەتێک دروستکەن وابزانام 8 مەتحەفی هۆڵۆکۆستی لێ یادڤاشیم سەرەکیەکان لە ئەمریکا 15 هەیە لە ئەرجەنتین 6 هەیە لە فەڕەنسا 12 هەیە لەکوێ لە ئەمانە لە پۆلۆنیا ئەوەیسا ئەو شوێنانە هەموو 47 کەمپەکان کراون بە مەتحەف و منوتۆ ئەڕۆینە بینین واقعەکەمان بە بەرجەستەیی بەرچاوەکەواتەوە ئەو دۆخە یعنی لە شوێنێکی وەکو یادڤاشیما بەرنامەی خوێندنی هۆلۆکۆست لەو مەتحەفەوە دادرێ لەو مەتحەف ئینستیتیوتەوە هەر مەتحەفێکی ڕقوتەق نییە لەوە دەیان مامۆستا دەیان عسکەر دەیان خەڵکە دەیان دەورە ساڵانە ئەکرێتەوە لە مەتحەفەکانی تریشە کە بیگەێنن بە تۆ لەوێ شوێنێ باخە کەسێکی وەکو ئیلیویسڵ کە خەڵاتی نۆبری بردووەتەوە جێگیری سەرۆکی ئەو شوێنە بووە لە ساڵی 2006 سویانە بیکەنە ڕئیسی ئەو دەوڵەتە ئیسرائیلی کە لە ئەنجامی ئەم هۆڵۆکۆستەوە دامەزراوە بە هیمەتی خۆیشان و جوهتی خۆشیان ئەوە دامەزرا توانە کاکەتکەینە ئەبێ بیتەوە ڕئیسەتە نا من ئەم شوێنە بەسە لێرە من شوێنە حاسەکەم 57 کتێبیە لەوانەیەکیان لەوە کتێبیشەوە لەو شوێنە هەموو شتەکان تۆ لە کۆمپیوتەرەکە تۆ ئەتوانی بچی من تۆ هەر کەسێک خۆ من نەبینیوە بەڵام ئەتوانی بچی لە کۆمپیوتەرەکە تۆ بڕۆیتە ئەو شوێنانە و شوێن بە شوێن بێت یەکێک لەوانە نزیکەی 28,000 کەس چاکەکارانی نەتەوەکانی ترە کە فریای جوو کەوتون لەو سەروەختا ڕزگاریان تۆ چوارە ڕزگار کردووە مندا ئۆسکار شندلر کابرایەکی نازی بۆ لە پۆلۆنیا لە شاری کراکۆڤ ئێستا هینێکیان بۆ کردووە مەتحەفێکیان بۆ کردووە 1200 جوولەکە کە ئیشیان کردووە لە معمەلێکی قاپ و قاچاخی بووە ڕزگاریان کردووە لەوێ ڕێزلێنانی بۆ کراوە کەسێکی نرسیان سستەر ناوی ئیرینا ئەی شندلەر بۆ 2500 لە گێتۆی وارشۆن 380,000 کەسی تیا بووە هەر ژوورە 9 کەسی تیا بووە لەوێ 2500 ڕزگار کردووە کەسێکی مصری محەممەد حلمی لە بەرلینە بۆ دوایی بووەتە دکتۆر و لە 82 مردووە چوار جووی ڕزگار کردووە لە ساڵانی هەشتاکان بەدواوە پاشەوەی تحقیق و لە محکەماهین بووە ڕێزلێنانیان بۆ ناوی لەوێ نووسراوە هەر 28,000 کەسەکە ئەو ڕێزلێنانە حەقی ئیکتیسابی جنسی ئەو وڵاتی هەیە ئیسرائیل کۆمەڵی حەق ئیکتیسابەکە هەر بۆ خۆی و نەوەکانی مەبەستمە منە قسانە ئەەکەم ئەوی کە فریایان کەوتەوە لە ڕۆژگارێکە بیریان نەکردووە ئەمانیان پاراستووە مامۆستا یەک دوو خولەکمان ماوە ئەمێ بپرسم ئێمە ئەتوانین چی بکەین بۆ جینۆسایدی خۆمان
ینی ئێمە ئەتوانین بۆ ڕێگەی ئەوانە بڕێنەوە. والله ئێمە ئەتوانین چی بکەینەوە ئەو کۆڵە باسخواسێکی زۆرە ڕاستێک ئێمە ئەتوانین زۆر شت بکەین هەندێک شتیشمان کردووە بەڵام لە چاو ئەوی ئەوانە و نەکەوە من هەموو جارە باسی شەکەم هۆڵۆکۆست شتێکی تایبەت و یونیکە بەڵام بڕۆ ڕواندا بڕۆ کەمبۆدیا بڕۆ شوێنەکانی تر ئەمە چی کراوە لەم شوێنانە چی کراوە لەوێ زۆر کراوە بڕۆ ئەرمینیا بڕۆ ئێریڤان مەتحەف و ئینستیتیوتی جینۆسایدەکان ئێمە ئەو شوێنانە وە کۆڵێ بازێکمان بینیەوە و بازێکی تۆ لە کۆمپیوتەرەکە تۆ بڕۆ سەردانی بکە وەکو وایە تۆ سەردانی بکەیوانە تۆ ئەتوانی من ڕاستەکەی لە 15 ئەوان بکەی شتێکی باشت کردووە ئێمە دەردەکان لای ئێمە زۆرن شتەکان تێکەڵ بووە خۆ دەزانی وەکو تێکەڵبوونی هەموو بوارەکانی ئیدارە و ئیدارەدانی ئەم وڵاتە ئەم مەسلەیەش تێکەڵ بووە من ناڵێم هیچ شتێکەشە هەندێک شت کراوە بەڵام ئەو شتانەی کە ئێمە کردومانە ئەلبەت ئێمە بەنسبەت ئەم بەشەی وڵاتی ئێمەوە کوردستان ئەم حکومە عێراقی کە لە دوای 2023 ئێمە مامەڵی لەگەڵاکەین عقلێتێکی هەموو زانی عقلێتێکی چۆنە و عقلێتێکەوانە ئەمی خۆشمان کە هەر مامەڵاکە دیسان هەر بە عقلێتێکی زۆر تایبەت و سەیرەوە مامەڵاکە ئەم مەسلانە نەبووە بە تەوەری سەرەکی هەندێک جار ئێمە لە 4 و 16 و هەندێک ئەگرین و هەندێکوانە و باقێکی ترشتەکان بە خاوی ئەڕوە تا ئێستا ئێمە ڕاستە لە ئەم نەسوورەکە برادرێک هەیە کاری باشی کردووە ئاکۆ غەریب لەوێ بەڵام تا ئێستا نەگەیشتووە لە وڵاتی ئێمە نەگەیشتووەتە مۆنۆمنت و مەتحەف و ئینستیتیوتێکی وا لێەوە بتوانێت هەموو شتەکە سنتەرێکی لێکۆڵێنەوە بێ من ئەمانەی کە باسێکم ئەم ئاوتفیچە خۆی سنتەری لێکۆڵێنەوەیە یاد ڤاچیم خۆی سنتەری لێکۆڵێنەوەیە بڕۆ گەورەترین جایزەی دنیا بۆ باشترین کار لەسەر هۆڵۆکۆست لەو شوێنەوە ئەدرێ بەڕاستەکەی لای ئێمە ئەوانە کراوە بەڵام ئەتوانین بڵێن لە چاو جینۆسای ئەوەی کە کراوە لە دنیا بۆ جینۆسایدەکان مەڕۆ بۆ هۆڵۆکۆست بڕۆ بۆ ئەوەی ئەرمەن بڕۆ بۆ ئەوەی وڵاتە ئەفریقیەکەی ڕواندا کە ساڵی 1994 زۆر لە ئێمە کاری باشتریان کردووە ئەکرێ ئێمە هیچ داهێنانی تیانە بڕۆ لە ١١ و لە 120 ئەوانەیە کە خەڵکی تر کردویانە ڕەنگە بە من و تۆ بڵێن کاکە پارەیەک نییە بۆ ئەوانە ئەو خەڵکانە بە فلسە سواڵیان کردەوە ئەوانیان دروست کردووە بە فلسە سوال کراوە دەوڵەتیان لەسەر دروست کرد ئێمە خێروبێرێکی ڕژا بەسەرمانەوە بەڵام بەڕاستەکەی تا ئێستش نەمانتوانیوە ئەو خێروبێرە تەوزیف بکەین بۆ مەسلەکانی جۆنەسایدمان بۆ مەسلەکانی ئیداری وڵاتمان بۆ مەسلەکانی بەڕێوەبری وڵاتمان یەک دنیا کەم و کوڕیمان هەیە ئەمی ئەنفال و جینۆساید و پە هەموو پاکێچەکانی جینۆساید بەشێکە لەو کەم و کوڕی و ناتەواوەیە کە سەرجەمی خەڵکی کورد ئێستا لەم بەشەی کوردستانە بەدەستێوە ناڵێنە زۆر بەڕێز مامۆستا محەممەد حەمەد ساڵح تۆفیق سواس بە ئامادەبوونت زۆر سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس.